من کەڵەشێرە فرۆشم، مریشکە فرۆشم، قەلەمیە فرۆشم، قەلەنێرە فرۆشم. هەمیان کوردین؟ ئەوە هەمیان کوردین، کوردیمان هەیە، ئێرانیمان هەیە، هەموو بابەتێکمان هەیە، هەر یەکی و سعرێکە. یەک دوو ڕۆژی ماوە بۆ جەژن، تا چەند بازاڕی کەڵەشێر و مریشک جوڵاوە؟ وەڵی بازاڕی کەڵەشێر ئێستا تۆزێک گران بووە، کیلۆی بە 12,000 بە 12.5 و بە 13. لە چاو ساڵانی ڕابردووە جیاوازی هەیە؟ لەسەر ساڵانی ڕابردووە جیاوازەکەی ئەوەیە کەڵەشێر کەمە، قەزیەکە ئەوەیە. خواستی هاوڵاتیان وەڵی باشە، لە چاوەیە کە مەعاش نایرێ و کەمە باشە. هەرەوەڵا خەڵک زیاتر حەزی بە کامەیانە، بە کەڵەشێرا مریش؟ کەڵەشێرەکە زیاتر خەڵک تالبێتی بۆ کڕین. کەڵەشێرەکان چەند کیلۆین؟ 2 کیلۆ نیوی تیا، 3 کیلۆی تیا، 4 کیلۆمان هەیە، 4 ڕوبعەکەم، 3.5 و 2.5.